ئەمە لە ساڵی 1993 توانم بڵێم من لەناو لەگەڵ رابطەی مرۆیی کە ئێستا کە رابطەی مرۆیی جاران رابطەی ئیسلامی بوو کاری خێرخوازیمانە کرد. توانم بڵێم زۆربەی گوندەکانی کوردستان مزگەوتی تێکرا، هەرچی مناڵی یەتیمی بێباوکی ئەم کوردستانە هەبوو ناوی نووسرا بوو. بەبیرم دێ زیاتر لە 9,000 عائیلە هەبوو، هەمووی پارەی وەرەگرت. لەو کاتەوە من لەناو ئەو ئیشەیەم. تەمەنێکەوە تو سێ ینی بزەبت 31 ساڵە 31 ساڵە لەناو ئەو ئیشین. لە دوای رابطە لە ساڵی 95 دوای کە بووینە رادیۆماندانە رادیۆیە گرتو لە ساڵی 95 کارێکی خێرخوازیمان کرد قەدەرەن ڕێککەوت. ئەینە بەرنامەی بۆ دانرا ئانا مەسەلەن بڵین شتێک بوو کۆبنەوەی بکەین با دەست پێ بکەین ئەوهانە بوو. ئەوەی کە کرا قەدەرەن هات ئەویش هەر لە بەرنمەیەکی مباشر سەڕاستەوخۆ هەبوو لە رادیۆ بەیانیان کاکشکوڕڵا کە معروفە ممثلەوە لەگەڵ کاگوسامەی بەرنمەیەکی ئاسۆی بەیانیانیان هەبوو. یەکێک هاوڕەیەک نامی اختراحێکی نردبووی بۆچی ئێمە هاوڕێکان زۆین تقریبا بەبیرم دێ زیاتر لە 5,000 هاوڕێ هەبوو. هاوڕێ بەرنامە و کاتە بە نامە ئەهات هی رادیۆ وتیان بۆکو هاوڕێکان یەکی مانگی دینارێیان ئەو کاتە پارەی سویسری بوو 10 دینار شتێکیاو بۆ کۆنەکەینەوە بیکەن بە خێرخەی چێکە کەەوە بوو یەکدوانێک هێنایەن و قەدەرەن باسی کاکشڵا بەیانی باسی جیرانێکیانی کرد کە شەکری نەبووە 3-4 ڕۆژ شەکری نییە چای بخوا نەچای نەشەکر خێرخوازێک هات مباشر هاتە ژوورتم بۆ ناچتە ژوورۆ کاک حاجی ئاواتێک بووسش لە زەرەنگەر لە بازار وڵات تۆ ژوورەوتیەوە ئەوم هێناوە کە خەڵکی جوێرێ و یەکدوانێک هێنایەن کاگەیتر بوو بە عرف لێەوە لە ساڵی 95ەوە ئەو کارە کرا الحەمدولله بەبیرم دێ مەسەن کابراایك لە سجن بەر بوو لەو دەستمان پێکرێت یەک لە ژنی جیاب بۆ ژنەکان لێستن بوو لەبەر نەبوونی عایلەمان بۆدانەوە لەوە هاتی ناو کاری خێرخوازیەوە لە ساڵی 95ەوە. زۆر باشە لێردا دەکرێت و پرسیارە بکەم ئەو شتێک پاڵنەری بەڕێستان بوو ینی وای کرد کە تۆ دەستکەی بۆ کاری خێرخوازی و تاوەکو ئێستا بەردەوام بێ ئەو پاڵنەرە چی بوو کە ئێستا بە باوکەی هەتیواندا بنرێ بەڕاستی؟ وەڵڵاهی یەک شتت پێ بڵێ من هەر خۆم لە ناخەوە حەزم ینی خوا ئەو فیترەی لە ناخم دروست کرد و حەزم بە یارمەتیدانە حەزم بە دڵخۆشکردنی خەڵکە حتا کەسی ڕقشی لێم بێ هەر بە جددی ینی ئێستا گەر کەسی ڕقی لێم بێ بختیانم پێ بکات جۆنیشی پێم دابێ هەمووی ئەوە وەلا ئەنێم گیرفانی بەتاڵ بێ حەزەکەم بۆی پڕکەم مشکلی ئەوە بێت هەبێ بە بۆی چارەسەرەکەم و هیچ کەسێکشم لە ژیانم ڕەت نەکردوتەوە لە یارمەتیدان ئەگەر خراپی بەرامبەرم کردێ لەبەر خراپەکە چونکە ئەو بۆ لەبەرەوەی ئەو یارمەتی خەڵکە ئەمانەتە ئەگەر ئەو برادەرە مەسانە بۆ نمونە دڵیەشانێکی بۆ من دروست کردبێ پێویستی بە یارمەتیەکەوی ئێستاکە نەیدەم من لەبەرەوە نایدەمەکە دڵمی نیێشانەوە وەنیە نەگەوەیە کە ناشیە یان شایستە یارمەتیەکە نییە. یعنی الحەمدولله ئەمە خوای گەورە من لە خوای ئەزانم ئەو ینی ئەتوانم لێم ئەو هیمەتەی بۆم بەخشیوە ئەو بەهرەی پێم بەخشیوە کە حەزم بە کاری خێر بێ حەزم بە یارمەتیدان بێ وە قەدەرەن خۆشم هەر نەبوون بوومە لەوەتی خۆمە ناسم ئەو کاتانێم کە هەر نەبوومەوە ینی هەر حەزم لە خێریش بۆ بەس نەژم بووە بەڵام خوای گەورە لە باتی ئەوەی کە هەبوونم کە بزەب هۆکارێک وەسیلەیەک بۆ ئەو بتوان یارمەتی خەڵک بدەیت.